يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، بنەمای عەقیدە و بیر و باوەڕی ئیسلامی لەسەر ئەوەدا مەزراوە کە ئەم گەردوونە بە دیار و نادیاریەوە و ئەم سەرزەویە بەوەی کە لەسەری دەژین بە تایبەت مرۆڤەکانی هەر هەمووی خوای پەروەردگار ذاتی ئەڵڵا سوبحانەه وتەعالا خۆی هەمووی دروست کردووە و خۆشی هەمووی بەڕێوە دەبا. ئەو پەروەردگارە کە لەسەر عەرشەکەیەتی بەو سیفاتەی کە خۆی هەیەتی، عەرشی خوای پەروەردگار ئەو کورسی دەسەڵاتەی کە نابێ لەیسە کەمیثلیه شەیء وابێتە بەرچاوت وەکو کورسی مرۆڤێک وایە. عەرشی خوای پەروەردگار کە شایستە بێ بە ذاتی ئەڵڵا جەلە جەلالوه، بە خالقی بوونەوەر، بە دروستکەری مرۆڤ و زەوی و جن و فریشتە و هەموو گەردوونەوە، شایستە بە ذاتی خۆی لەسەر عەرشەوە فەرمان دەردەکا و چاودێری هەموو گەردوون دەکا و مسقاڵە زەڕەیەک شت لە دیار و نادیار، لە ڕابردوو لە داهاتوو بەبێ ئەمری ئەڵڵا ناکرێ. ئەو پەروەردگارەش الرەحمان على العەرش استەوە. سوورەتی طاها ئاەتی 5. ئەوە میهرەبانترین میهرەبانە کە لەسەر عەرشەکەی دانیشتووە. الرەحمان، میهرەبانترین میهرەبان. خوای پەروەردگار وەصفی خۆی دەکات، دەفەرمێوە لە سوورەتی البروج ئاەتی 14 و 15دا: وهو الغەفور الودود ذو العەرش المەجید. پەروەردگار ذاتی ئەڵڵا سوبحانەه وتەعالا بەڕاستی لێ خۆش بووە ئەم عەبدە گونەهبارە چەندی گونەهبار بێ، چەندی تاوانی کردبێ، کە بەڕاستی وتی خوایە تەوبە بێ و وازی لە خراپەکان هێنا. خوا دەفەرمێ زۆر لێ خۆش بووم بۆت. بەڕاستی وەدود، زۆر زۆر میهرەبانە. ئەگەر لە دنیادا مرۆڤێک چەندە لێبوردە بێ، کەسێ هەڵەی بەرامبەر کرد، لێشی خۆش بی، دڵت ئەو محەبەتەی جارانی نامێنێ. بەڵام ئەڵڵا وانییە سوبحانەه وتەعالا محەبەتی تایبەتی هەیە، ئەلوەدودی تایبەتی هەیە بۆ ئەو کەسانەی پێشتر ڕوو لە خوا نەبوون و ڕوو لە خوا دەکەن. بەڕاستی خوا محەبەتێکی تایبەتی بۆیان هەیە. بەڕاستی خوای گەورە ئەلوەدودە، هەموو بەندەکانی خۆی خۆش دەوێ. لێرەدا ئێستا پرسیارێک لە مێشکی جەنابتا دروست دەبێ: باشە خوایەک الرەحمان على العەرش استەوایە، خوایەک الغەفور الودودە، ئەی بۆچی ژیان ناڕەحەتە؟ ئەرە بەڕێزان کابرا لە شاخە هەر هاوارێتی، لە شارە هەر دڵ ناڕەحەتە، لە کۆشکایە هەر دەناڵێنێ، لە کووخایە هەر دەڵێ وەکەی ژیانە. ژیانێک پڕ بووە لە فرمێسک، لە خەم، لە ئازار، لە نەخۆشی، لە بوومە لەرزە، لە ماڵکاولی، لە ناڕەحەتی. باشە ئەو خوای پەروەردگارە ئێستا ئێمە دەڵێن هیچ شتێک بەبێ ئەمر و ئیرادە و چاودێری ئەو ناکرێ. ئەو خوایش ئاوا وەصفی خۆی دەکا. ئەی بۆ ئەمانە هەن؟ لە وەڵامە دەڵێن بەڕێزان، خوای پەروەردگار یەکەم شت لە قورئانەکەیە کە باسی شتێکمان بۆ دەکا، دەفەرمێ ئێوەش ئاوا بن. ئەم قورئانە هەمووی دەرسە، بەخوا شتێکمان پێ ناڵێ بەس بیخوێنینەوە. ئەمە دەرسی ژیانە. یەکەم دەرس پێمان دەڵێ خاوەن کورسی دەبێ یەکەم میهرەبان بێ، دڵ نەرم بێ، نەگڕق ئەستور. هەر کەسێک چووە سەر کورسی دەسەڵات پێویستە یەکەم سیفەتی زۆر کەسێکی میهرەبان و بەڕەحم بێ بەرامبەر بە میلەتەکە و بەرامبەر بە ژێردەستەکانی. دووەمیان دەبێت زۆر لێبوردە بێ، نەک لە بەهانە بگەڕێ بۆ سزادان. لە سەرۆکی گەورەی وڵاتەوە حتا دادوەری بەڕێزی دادگا تا تۆی باوک لە ماڵدا، تۆی خانمی دایکی لێپرسراوی ماڵ و منداڵەکەت، تا تۆی مامۆستا لە قوتابخانە نابێ لە بەهانە بگەڕێ بۆ سزادان.
والله ئەبێت لە بەهانە بگەڕی بۆ لێخۆشبوون. سێمیان خۆزگە لە وڵاتی ئێمەدا و لە جیهانی ئیسلام و دنیاشدا ئەوە جێبەجێ بکرایە کەسێک کە CV پێشکەش دەکات بۆ دامەزراندن بۆ وەرگرتنی پۆستێک بێجگە لە شەهادەکەی و بێجگە لە پسپۆڕیەکەی تەماشای ژیانیشی بکرێ. ئەم کەسە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی ڕابردوویەوە چەندە کەسێکی بە تەحەممولە، چەندە دڵنەرم و میهرەبانە و خەڵکی خۆش دەوێ، چەندە لێبوردەیە لەوانەی کە لەژێر دەستیدان و ئەگەر کەسێ هەڵەیەکی کرد و دوای خۆی چاکرد نەگڕقی لێ هەڵناگرێ، بەڕاستی خەڵاتی دەکا. چونکە ئێمە دوو کەسمان هەیە لەوە ئەچێ برایانی کاربەدەست زۆر لە شانیشیان خۆش نەبێ، بەس وەڵڵا لە ڕووی دڵسۆزیەوە دەیڵێم کاربەدەست هەیە و فەرمان ڕەوا هەیە. ئەوانەی لە وڵاتی مندا من بینی و من بە زۆری بەخوا یەکەمیانن، کار بەدەستن، کاریان بەدەستە، بەس بەخوا فەرمان ڕەوا نین، فەرمانەکەتان ڕەوا نییە، چونکە میهرەبان نین، چونکە وەکو ئەوەی بۆ کوڕی خۆتان و نەوەکانی خۆتان و بنەماڵەکانی خۆتان دڵسۆزن، بەخوا بۆ میلەتەکە ئاوا دڵسۆز و میهرەبان نین. بەخوا گە کەسێک هەڵەیەکی کرد ئەوەندەی حەستان لە ئینتیقام و تۆڵەیە، حەستان نییە لێبوردە بن بەرامبەری سەیری کەن ئەم ئینسانە نەیزانیوە، با چاوپۆشی لێ بکەین. بۆیە توخوا خۆزگەم بەو کاتەی ئەوانی شتیان بەدەستە لە وڵاتەکەی مندا و لە جیهاندا فەرمان ڕەوا دەبن، نەک کار بەدەست دەبن. دووەمیان خوای پەروەردگار ئەوە لەوێدا خوا پێمان دەفەرمێ من کە لەسەر عەرشەوە ئیدارەی هەموو گەردوون و سەر زەوی و تۆی مرۆڤ و زیندەوەران دەکەم میهرەبانم. کاتێک کە خەڵک ژیانی ناڕەحەتە نیشانەی ئەوەیە ئەوانەی لەسەر کورسین میهرەبان نین، لێبوردە نین. ئەوانەی ئەمڕۆ جیهانیان بەدەستە، ئاو جیهانی ئەمریکا و ئەوروپایە کە ئەم دنیای هەڵدەسۆڕێنن، تخوا میهرەبانن نەبەخوا نەوەڵی هەرچی ڕەحم و بەزەی بێنیانە، بۆ پێناوی ئەوەدا چەکەکانیان ساغ بێتەوە، نەوتی وڵاتەکەی تۆ هەڵدوشن، بڕواتان هەبێ هەزاران پیلانی ژەهراوی دادەنێن، بەس بۆ ئەوەی خەڵک ناڕەحەت بێ. کوا میهرەبانیان هەیە؟ دووەمیان خوای ئەڕەحمان خۆشی دەوین، ئەو خوای میهرەبانە، تخوا خواوا بناسن کە خۆشی دەوین. سزادانەکەی غەزەب نییە، سزادانەکەی ئینزارە، ئەو دوانە زۆری فەرقا. خوای گەورەکە ئەم هەموو نەهامەتیانە بەسەر ئەم مرۆڤایەتێدا دێنێ وەڵڵاهی غەزەبی لێ نەگرتوین. بڕواتان هەبێ هەمووی ئاگادارکردنەوەیە، هەمووی خۆشەویستیە. ئەی چاکە کار ئاگاد لە خۆت بێ، بەم ئینزار و ناڕەحەتیانە بە ئاگاوەرەوە. ئەی خراپە کار تۆش دێت بەسەرەوە ناچێ. ئەم گەردوونە ئەم سەرزەویە ئەم خەڵکە بێ خاوەن نییە، ئەڵڵا بەڕێوەی دەبا، حتا سنوورێک ڕێگات پێدەدەم، ئەگەر خۆت چاک نەکرد ئەبێت تۆلاچی. ئەوەش ڕەحمی خوایە بە مرۆڤایەتی. چاو لێ ئەو ئەڵڵای ئێمە هەمیشە ئەڕەحمانە، ڕەحمانیەتی خۆی بە کردار سەلماندووە. جا خوای میهرەبان قەد غەزەب لە قەومێک ناگرێ، حتا وەکو پێغەمبەریان بۆ نەنێرێ. وما كنا معذبين حتى نبعث رسولا. وتاري جمعي رابدو لسر أو آيات بدريجي قسم بو لخزمة جنابتان داكرد. صفاتي پیغمبران كام پیغمبر صفاتي أو پیغمبري دواي ناردني أم پیغمبرانا أم جا خواص الزايقة ليك دادا إنزاري دكا أبي أم صفتاني تدابي يكميان معصوم به همو پیغمبراني خواص سرجم معصوم بن لشوارشتا معتقداتهم أقوالهم أفعالهم أخلاقهم. چوار شتیان پارێزراو بۆ الحەمدولله هەموو پێغەمبەرانی خوا سەرجەم. یەکەمیان عەقیدەیان پاکترین بووە، زەڕە لە تەوحید زیاتر لە دڵیاندا نەبووە، چونکە خەڵکی خۆی عەقیدەی تەواو نەبێ عەقیدەی تۆی پێچا دەکرێت نەبەخوا. دووەمیان لە قسەیاندا هیچ پێغەمبەرێک نەبووە ڕۆژێ لە هەموو عمریا درۆیەکی کردبێ. سێم لە کرداریاندا هیچ پێغەمبەرێک نەبووە ئەوەی بە خەڵکی وتبێ خۆی جێبەجێ نەکردبێ. لە ئەخلاقیاندا یەک پێغەمبەری خوا نییە لەسەر زەویدا لە کەیەکی ئەخلاقی لەسەر بێ کەسێ بڵێ بینیمە نەزەرێکی کردووە دەستی بە نامەحرەمێک کەوتووە نییەشتیوە. بۆیە خوای میهرەبان فەرمووی ئەم پێغەمبەرانە دەبێ هاتبنە ناو خەڵکەوە. پێغەمبەرێک هیچ بەهانەت نەبێ لە قیامەتا بڵێ خوایە گیان بۆ خۆی ئەوەندە باش نەبوو تا من بە قسەی بکەم، لە دووتکەی قیەمی چاکەکاری دابوون. دووەمیان پێغەمبەران ساڵانێکی دوور و درێژمانەوە لە ناو گەلەکانیاندا ئەو خوای میهرەبانە پێغەمبەرەکەی نەنارد. وەڵا ساڵێک بانگەوازم کردن وتارم بۆدان و کەس بە قسەی نەکردم خوایە غەزەبیان لێ بگرا. نوح پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ لە سوورەتی العنکەبوت ئاەتی 14 دەفەرمێ فەلەبیثە فیهم 1000 سەنەة إلا 50 عاما.
950 ساڵی ڕێک نوح پێغەمبەر لەبیسە لە ناویان دامایەوە فیهم نەزانی چی یعنی ماڵەکەی بە تەنیش ماڵەکانیانەوە بوو ماڵەکەی لە ڤێلایەک نەبوو ماڵەکەی لە مەزرعەیەک نەبوو ماڵەکەی لە دەرەوەی ئاوایی نەبوو ڕێک لە ناو ماڵەکانیاندا بوو 950 ساڵ ئەو نوح پێغەمبەرە بانگەوازی خوای کرد وەرن خوا بە تاک و تەنها بناسن تو خوا غەدر لە یەک مەکەن ستەم لە یەک مەکەن وڵات کاول مەکەن ئایا خوتبەی جمعەی هەبوو نوح پێغەمبەر سەلامی خوای لەسەر بە هەفتەی یەک جا وتاری بۆ دەدان ناوەڵڵا سوورەتی نوح ئاەتی 5 تەماشاکەن رب إني دعوت قومي ليلا ونهارا والله يا رب خود شاهدي من شو بيج روج آموشگاریم دەکردن نەک هەفتەی جارێک نەک ڕۆژی دوو جار شەویش دەچوومە ماڵەکانیان تەقەم لە دەرگا دەدا تو خوا هیچ ئیشم پێ نییە بەس هاتووم پێت بڵێم خوا تاک و تەنهایە تو خواستم لە یەک مەکەن و برای یەکتر بن سەر زەوی ئاوەدام بکەنەوە کاولی مەکەن ئەمجا بەڕۆژ لەسەر ئیشکردن لەسەر مەزرعەکانیان لەسەر کارکردنیان لە شوێنی کاریان لەیلەن وەنەهاڕن بانگەوازم دەکرد یا ڕەب کەمترین ماوەی پێغەمبەرەتی حەزەتی محەممەدە صلی الله عليه وسلم 23 ساڵی ڕێک ئەو حەزەتی محەممەد المستەفایە بانگەوازی بۆ ئەو خەڵکە کرد چوارەمیان سێمیان نابێ ئەو پێغەمبەرانە لەلایەن خواوە ئاگادار کراونەوە داوای چوار شت لە پێغەمبەران حرامە لە خەڵکی بکەن داوای پاداشت داوای پارە داوای پارو داوای پلە ئەم چوار پێ لە پێغەمبەران بەدوور کراون خوای پەروەردگار لەسەر زمانی هەموو پێغەمبەران دەفەرمێ وما ئەسئەلوکم عەلەیه من ئەجر ئین ئەجریە ئیلا عەلی ڕەب العالەمین ئەم ئاەتە لە سوورەتی ئەشعەڕادا 5 جار دووبارە بۆتەوە نوح پێغەمبەر لە ئاەتی 109 دا لە سوورەتی شوعەڕا ئەمەی فەرمۆ بە قەومەکەی هود لە ئاەتی 127 صالح لە ئاەتی 145 لوط لە ئاەتی 164 شوعەیب لە ئاەتی 180 5 پێغەمبەر بە نوێنەرایەتی هەموو پێغەمبەرانی خوا پێمان دەڵێ پەیامی پێغەمبەران هەموو یەکە 5 جار ئەم ئاەتە گاڵتە نییە ئاەتێک 5 جار لە سوورەتی شوعەڕادا دووبارە بێتەوە لەسەر زمانی 5 پێغەمبەری خوا پێمان دەفەرمێ ئەمە زۆر پرەنسیپێکی نەگۆڕە خەڵکینە ما ئەسئەلوکم عەلەیه ئەجرا هیچ ئەجر و پاداشتێکم لە ئێوە ناوێ واللهی نەدەمەوێت سوپاسم بکەن نەمەدحم بکەن دووەمیان هیچ پارەیەکم لە ئێوە ناوێ موچە و معاش و بەراتی ئێوە و شاباش ئێوەم ناوێ بڵێن وەڵڵا ئەم پێغەمبەرە پەیامی خۆی پێگەیاندین داوای پارەمان لێ دەکا واللهی هیچ پاروەنانێکم لە ئێوە ناوێ نامەوێ پەرداخی ئەوم بدەنێ پارویەک نان و داوەتێکم کەن لە پێناوی داوای خواتان پێ ڕادەگەێنم واللهی هیچ پلەیەکم ناوێ نامەوێ هیچ کورسی و دەسەڵاتێک و مەنسەبێکم بدەنێ لە پێناوی ئەودا بڵێ وەڵڵا پەیامی خۆی پێگەیاندین ئەو چوارە لە پێغەمبەران بەدوور بوون جا سەیری وردی قورئان کەن سبحان الله نافەرمێ ما ئەسئەلوکم عەلەیه ئەجرا خۆ جوان بوو من هیچ پاداشتم لە ئێوە ناوێ من ئەجر بچووکترین ئەجر بە نەکیرەی هاتووە یعنی ئەشەد ئەنواع النەفی ئەو مامۆستانی بەڕێز دەزانن بەقەدەر مسقالە زەڕە واللهی من کە ئێوە بانگ دەکەم بۆ لای خوای پەروەردگاری تاک و تەنها هیچ مەسلەحەتێکم لەوەدا نییە خۆشتان شاهید حاڵ بن هیچم لە ئێوە ناوێ ئەم پەیامە ئەوەندە گەورەیە ئین ئەجریە ئیلا عەلی ڕەب العالەمین پاداشتی من بەس لەسەر ئەڵڵایە واللهی ئەوانەی دینی خوا دەگەیەنن ئەگەر ئاوا دینی خۆیان نەگەیاند حجان نییە لە قیامەتە بڵێ خوا دینم گەیاندووە یا ڕەبی خوا ڕەحم بە من بکە و بە هەموو برایانی بانخواز و مەلام بکە واللهی لە پێناوی گەیاندنی ئەم دینی خوایەدا ئەبێ خۆت بێبەری کەی لەم چوارە واللهی نابێت چاوەڕێی یەک سوپاسی خەڵک بکەی و مەدحت بکەن واللهی نابێت چاوەڕێی ئەوە بکەی یەک تاکە دینار و دۆلار لە پێناوی ئەم مەلایەتی و بانگەوازایە بدرێتێ نە لە حکومەتەوە نە لە دەسەڵاتەوە نە لە حیزبەوە نە لە دەوڵەمەند و خەڵکەوە سێمیان نابێ واللهی خۆپارێز بی چەند لە حرام خۆ دەپارێزی ئاوا خۆپارێز بی لەوەی پاروەنانێک لە یەکێک وەرگری چایەک یەکێک بۆت بکڕێت چونکە تۆ هەتا لە پێگەی و مینبەری مەلایەتی و مزگەوتابی دەبێت زۆر خۆت لەوانە پارێزی بەخوا مامۆستایانی مزگەوت خۆ بە گەورەگر نین کە ناچنە ماڵی خەڵک کە دەعوەت ناخۆن واللهی بەس دەیانەوێت ئەو ئاەتە جێبەجێکەن ئاوا وەریگرن بەڕێزان چوارەمیان دەبێت حتا بۆت بکرێ خۆ بە دوور بگری لە خۆ هەڵبژاردن و ڕسم هەڵواسین و خۆکاندیدکردن و پلە و پۆز وەرگرتن یا ئەڵڵا ئەم پاداشتم تەنها لە تۆ دەوێت بۆی خەڵک بزانێ واللهی ئەم پەیامە ڕاستە کابرایەک شەو و ڕۆژ بانگەواز بۆ دینی خوا دەکات یەک شتیشی لەو خەڵکە ناوێ کەواتە ئەم پەیامە حەقە چونکە ئەگەر شتت لە خەڵک داوا کرد نیشانەی ئەوەیە دینەکە حەق نییە ئەمە تۆ خۆت دەتەوێت بەخێوکەی بەو دینە
بۆیە پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ خوای گەورە ڕەحمێکی کردووە هەمویان دەوڵەمەند بوون هەموو دەوڵەمەند بوون خاوەن پیشە بوون هەر یەکیان بە سنعەتی خۆیان ڕۆژ یەک پاروەنانێکی خەڵکیان وەرنەگرتووە لە پێناوی بانگەوازی دینی خوادا مامۆستا مەلا مەحموودی گەڵاڵی لە تەفسیری ڕەواندا لە بەرگی حەولا پەڕی 139 دا دەفەرمێ مامۆستا مەلا عەبدولکەریمی بیارە مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیسی بیارە لە کتێبی ئیقبالنامە کتێبێکی زۆر بەنرخە باسی گوناهە گەورەکانی کردووە لە شیرکەوە بۆ قەتڵ و بۆ زینا و بۆ ڕیبا لە کۆتاییدا دەفەرمێ لەمانە خراپتر کاشی بەتەمکین دنیا خواردنە بە بەهانەی دین لەو هەموو گوناهانەی کە لە شەرع و لە ئاەت و حەدیسا باس کراون لە هەمووان گوناهتر بزانە دینی خوا بەکاربێنی بۆ دنیا چونکە بۆ لەوانە گوناهترە خەڵک بەهۆی تۆ گومڕا دەبێ ئەڵە ها مامۆستا فڵان کەس دینی خوای دەگەیاند کوڕە با بەوە خۆی مەبەستێکی هەبوو ئەوە تا کڕیان بە پارە بە دینار بە دۆلار وەلیلای الحەمد والمینە بۆ ئەوەی کەوا خەڵکی مزگەوتەکەی خۆمان دڵخۆش بێ سوپاس بۆ خوا چەند سەربەرزین ئێمە من وەکو شەخصی خۆم ئەوە بەس بە فەزلی خوا دەزانم حتا قیامەت تەحەدا دەکەم یەک مەسئول بتوانێ بڵێ لە ژیانمدا دۆلارێکم داوەتە ئەو پیاوە یەک حیزب بڵێ ڕۆژە معاشێکی منی هەبووە یەک حکومەتی ئەم سەرزێ بڵێ پارچە زەویەکم داوەتێ یەک دەوڵەمەند بتوانێت بڵێ هاوکاری ئەم مەلایەم کردووە ئەوە هەمووی فەزلی خوایە بۆ ئەوەی قسەکانمان بچێتە ناو دڵی خەڵکەوە ما ئەسئەلوکم عەلەیه ئەجرا والله خەڵکینە لەبەر خاتی خوا ئێوەمان خۆش دەوێت والله هیچ ئیشی دنیاییمان پێتان نییە بە پاک و پوختی دەژین دکتۆر عوسمان هەڵەبجەیی پرۆفیسۆر دکتۆر عوسمان محەممەد غەریب کە ئێستا خەتیبی مزگەوتی بەختیاری و مامۆستای زانکۆیە فەرمووی دەستم لە ناو دەستی مامۆستا مەلا عەبدولکەریمی بیارەدا بوو فەرمووی عوسمان ڕۆڵە یەک نەسیحەتت دەکەم بەڵام باجەکەی قورسە لە ژیانتدا وتم مامۆستا لە خزمەتتان فەرمووی ڕۆڵە خوای گەورە علومی شەرعی پێبەخشیوی یەک نەسیحەتت دەکەم بۆ سەرکێ پیاز لە عەبدی خوا داوا نەکەی وتی والله جار هەبووە یەک دینار لە گیشفانمان نەبووە ئەو پیاوە ناسراوی کورد تەنەزولم نەکردو بە کەسێ بڵێم یەک دینارم بدەیتێ یەک دۆلارم بدەیتێ باجی قورسمدا بەڵام بە عیزەتەوە ژیان بۆی ئەم پەیامی خوایە جوان بگە والله مەلاکانی ئێمە کە بەرەکەت لە عیلم و زانستیاندا بوو والله ئاوا دەرسی حوجران دەوتەوە لە بەیانی تا ئێوارە بەبێ ئەوەی چاوەڕێی نەپاداشتی حکومەت بن نەموچە و معاشی حکومەت بن نەپاداشتی دەوڵەمەند و ئاغایەک بن فی سەبیل الله بۆیە حوجرەش و مەدرسەش ئەوەندە بەرەکەتی هەبوو ئەمە پەیامی پێغەمبەرانە دەبێ خەڵک ئەمەی دین پێ بگا ئەینا والله لە قیامەتا و لە دنیادا خوا سزای بانخوازەکان دەدا نەک میلەتەکە چونکە تۆ دینی خوات ئاوا نەگەیاند ئەم خوایە هێندە بە ڕەحمە لەگەڵ میلەتەکەیە لەگەڵ ئەم ئومەتەیە چوارەم خاڵ وما أريد أن أخالفكم إلى ما أنهاكم عنه پێغەمبەران بە قەومەکانیان وتۆ خەڵکینە سەیری کردارمان کەن بڕواتان هەبێ شتێکتان پێ ناڵێن کە خۆمان بیکەین ئەو پێغەمبەرانە بە قەومەکە وتویانە ئەمە ئاەتی سوورەتی هوودە ئاەتی 88 سوورەتی هوودە لەسەر زبانی شوعەیب پێغەمبەرانەوە کە دروشمی هەموو پێغەمبەرانە شوعەیب فەرمووی بە ئێوە لەم تەرازوبازی مەکەن ڕیبا مەخۆن فێڵ و غەش لە بازاڕا مەکەن من کابرایەکم خوا دەوڵەمەندی کردوم و لە بازاڕە کار دەکەم بزانن ئەگە خۆم کردم بە قسەم مەکەن ئەوە تا ڕیبا ناخۆم غەش ناکەم تەرازوبازی ناکەم ئەلحەمدولله خوا ڕۆژ بە ڕۆژ زیاترم بەسەرا دەڕێژێ دە ئێوە جواب بکەن هەر وەختێک بانک خواز مامۆستای ئاینی هەڵگرانی پەیامی ئەم ئیسلامە خۆیان ئەوەی کەوا بە خەڵکی دەڵێن جێبەجێیان نەکرد واللهی بەرەکەت لەو قسانەدا نامێنێ خۆش لە قیامەتە میلەتەکە سزا نادا لە دنیاشە عەزابی نادا خۆی سزا دەدا چونکە تۆ دینەکەی خوات باش نەگەیاند والله ئەمڕۆ سەحوەتی ئیسلامی زۆر بەهێزە والله ئەو هەموو تەلەڤیزۆنە ئەو هەموو وتارە ئەو هەموو کتێبە ئەو هەموو پێشانگای کتێبە ئەلحەمدولله دەکرێتەوە ئەی باشە بۆ هێزی مسڵمانان کەمە گرفتەکەی لەوەدایە ئێمە دەبێ هەمومان بە خۆماندا بچینەوە خەڵک بانگ ناکەین بۆ لای خوا خەڵک بانگ دەکەین بۆ لای خۆ من ئەگەر تۆ لەگەڵمان نەبی ئامادە نیم لە تەلەڤیزۆنەکەشمە وتارێکت بۆ بڵاوکەمەوە مامۆستا بێت تۆ لەگەڵ من بی ئەگەر لایەنگرم نەبی کەواتە دوژمنمی کوڕە هەیە حیزبی ئیسلامی بەداخەوە والله ئەو پڕی پەرۆشەکە دێڵم هەمووی 100 کەس نابن لەسەر تەلەڤیزۆنێکی ئەلمانی قسە بەیەک دەڵێن ئەو دەڵێ ئەو فڵان کەس ناڕەوایە کورسیەکەی قابل نییە ئەو دەڵێت لە کۆمیسیۆنی فڵان شوێنی شکاتم لێ کردو کورسی دەسەڵاتەکە عایدی منە کەواتە بەڕێزم بەداخەوە تۆ خەڵکت بانگ کرد بۆ لای خۆ نەک بۆ لای خوا بۆیە ئەو هەموو کارە دەکەی بەرهەمەکەی لەو سەرەوە نابینێ و کورسێکیش نایەنی ئەبێ هەمومان بگەڕێینەوە ئەوەی پێتان دەڵێم حەقیقەت و ڕاستیە و بەس ئەجرەکە لای ڕەب العالەمینە والله زۆربەی کار لە جیهاندا کە خەڵک موسڵمان نابێ بەداخەوە کاری موسڵمان دەبینێ کابرا خۆی بە موسڵمان
بەڕاستی بە نوێنەری ئاینی ئیسلام، بەڵام کردارەکانی ببینە. یەک ڕووداوتان پێ دەڵم بەڕێزان، وەڵڵاهی بەڕێزان ئەمانە حیکایەتی بە گوێئاگردان نین. وەڵڵاهی ئەمانە کەسانێک نووسیویانە کە خەمخۆری ئەم ئیسلامن، کە هەڵگری شەهادەی دکتۆران لە بوارە بەرزەکانی زانستیدا، کە کتێبیان بەدەیە کتێبیان ئێستا لە بازاڕەکاندا هەیە. کتێبێک هەیە عندما يشرق الصباح، دکتۆر حەسان شەمسی پاشا نووسیوێتی. لاپەڕەی کتێبەکەشتان پێ دەڵێم، لاپەڕەی 156 عندما يشرق الصباح دکتۆر حەسان شەمسی پاشا. ئەم کتێبە لەبەر بە نرخەکەی 2 جار کراوە بە کوردی. جارێکیان مامۆستای پایەبەرز و مامۆستای بانکخواز و مافناس مامۆستا هێمن محەممەد عەلی بە ناوی گزنگی بەیان، لە گزنگی بەیانە لە لاپەڕەی 117 کوردیەکەیدا. مامۆستا ئازاد عەباس گلیاجاریش جارێشکە کردوێتی بە کوردی بە ئەم بە ناوی کازیوەوە، هەمان کتێبە بە ناوی کازیوە، لە لاپەڕەی 249دا بڕۆتان خۆتان بیخوێننەوە. دکتۆر حەسان شەمسی پاشا دڵ چەند خەفەتم خوارد. کاتێک بازرگانانی مسلمان بە سیما مسلمان بوونە هۆی کافربوونی کۆمەڵە خەڵکی زۆر لەسەر زەویدا. ئەڵە کۆمەڵە بازرگانی مسلمان مەلامحی ئیسلامی پێوە، زۆر خۆ بە دیندارزان، ئەهلی نوێژەکەمان نەچێ بە قەسر و جەمع بیکەین، زۆر خۆپارێز لەوەی نوێژێکیان نەچێ. لەگەڵ کابرایەکی بازرگانی گەورەی سینیدا مامەڵە دەکەن و کەلوپەلیان بۆ دروستکە و بیهێنەوە بۆ جیهانی مسلمانانی خۆمان. کابرای گەورە بازرگان دیارە ئەو مامەڵەیە زۆر گەورە دەبێت لە ڕووی ئابووریەوە، دەعوەتێکیان دەکات، ئێوارە خوانێک ئامادە دەکات کە ئەو بازرگانانە و دەیان بازرگانی تری جیهانیش کە شت لە معمەل و مەصنعەکەی ئەو دەبن، دعوەتیان کاونانێکیان بۆ ئامادەکە. ئەڵێ مسلمانەکان داوای لێبوردنیان کرد، قوربان ببوورە، ئایام سۆری ئێمە ناتوانین بەشداریەوە ناخواردنە بکەن. بۆ وەڵاهی نەوەکو گۆشتەکە بە پێی شەریعەتی ئیسلامی سەر نەبڕدرابێ، نەوەکو مولحیدێک سەری بڕی بێ، ئێمە ناتوانین لەو نانە بخۆین، چونکە گومانمان هەیە گۆشتەکە نەک گۆشتی بەراز بێ. ئەگە گۆشتی مریشک و ئاژەڵ بێ، گومانمان هەیە بە تەریقەی ئیسلامی سەر نەبڕدرابێ. الله ئەکبەر، ئەمانە چ دینێکی خۆپارێزیان هەیە، لەوەش دەپارێزرێن. والله شانازیتان پێوە دەکەین. ئێوە چین؟ وەڵای ئێمە مسلمانین، ئێمە ڕێبازی محەممەد المستەفامان گرتووە، ئێمە قورئانمان هەیە. کابرای بازرگان خەریکە دڵی نەرم دەبێ، ئەی ئافرین دینێک پیاوی ئاوا دروستکە، واز لە نانخواردن بێنە لەسەر گومانێک کە لەسەر سەربڕینی دینەکەی ئەودا هەیە. بەڵام بەڕێزان دەڵێ لە دواییدا کەنانەکەیان نەخوارد و بەیانی چوونە سەر مێزی دانیشتن شتەکانیان بۆ بکە، وتیان ئێمە یەک تەکلیفمان هەیە، چەندی دەڵێ پارەی زیادت دەدەینێ، بەڵام ئەم سنعەتەکە لە سین دروست دەکرێت، لە سەری بروسە لە ئەڵمانیا دروست کراوە، مۆرێکی ئەڵمانی لێ بدە و تەزویرمان بۆ بکە. کابرا خەریب و چاوەکانی دەرپەڕێوتی بۆ خاتری خوا، ئەرێ ئێوە دین خۆ من ئێوارەوە سەرم سوڵما بوو، ئێوە چ پیاوێکی بەڕێزن، ئەی هاوار خۆل لە خواردنی گوماناوی گۆشتێکی حەڵاڵ دەپارێزن کەچی خوێنی میلەتەکەی خۆتان دەمژن هەی بێویش دانینە. داوا لە منێک دەکەن کە بە کافرم دەزانن، مۆری وڵاتەکەم تەزویرکەم بڵێم ئەم سنعەتەی ئەڵمانیە و تۆ 5 قال لە میلەت و هاوڵاتی موسڵمانەکەی خۆت پارە وەرگریەوە. واللهی هەتا ماوم دژایەتی ئەو دینە دەکەم، پیاوی وەکو ئەوەی دروست کردووە. جا تۆ بەڕێزان سەیر کە خوا کە لە دنیادا بوو مەلەرزە بنێرێ لەو سینەی دەگرێ غەزەب یان لەو موسڵمانە، والله خوا یەکەم جار لە موسڵمانەکەی دەگرێت، چونکە تۆ دینت ناشرین کرد. ولا قیامەتا خوا ئەو ناباتە جەهەنەم، چونکە تۆ تەمسیلی دینت کرد، تەزویرت پێ دەکرد لە پێناوی پارەیەکە. ئەمەد نیشان دەدا ئەوە دینداریەکەتەوە، ئەمەش کردداری پارە و باخەڵەکەتە. بۆیە خوای میهرەبانی ئەرحەم الراحمین حتا ئەو پێغەمبەرە ئاوا جێبەجێ نەکا بە کردار خۆی میلەتەکە سزا نادا. کاتتان زیاتر ناگرم، یەک خاڵی ترتان عرض دەکەم لەم بەشەدا. لە صیفاتی پێغەمبەران ئەوەیە ئەم پێغەمبەرانە دایما موژدەی خێریان دەدا بە خەڵک. ئای کە خۆشحاڵ بوون یەکێ موسڵمان دەبوو. قل للذين كفروا إن ينتهوا يغفر لهم ما قد سلف. سورة الأنفال آيات 38. ئەمە کۆتا پەیامی خۆیە بۆ سەر زەوی لەسەر زمانی محەممەدی مستەفا صلی الله عليه وسلم. خۆشەویستەکەم بەو خەڵکە بڵێ، بەو کافرانە بڵێ، ئین یەنتەهەو، ئەگەر بێت و واز بێنن لە کافریەتەکەیان، لە زوڵم و ستەمەکەیان، لە خراپەکاریەکەی ڕابردویان، یغفر لهم ما قد سلف، خوا لە هەموو ڕابردووتان خۆش دەبێ، یەک لاپەڕی سپیتان بۆ هەڵدەداتەوە وەکو ئەو ڕۆژەی لەدایک بوو بن. بۆیە ئای پێغەمبەری خوا چەند خۆشحاڵ بوو کە یەکێ موسڵمان دەبوو. ئەزانن سەحابەی وا هەبووە 23 دانە ساڵی تەمەنی پێغەمبەر دژایەتی ئیسلامی کردو، بە شمشێرە خوێناویەکەی سەری سەحابەی پەڕاندووە. یەکی وەکو خالیدی کوڕی وەلید
یەکی وەکو عیکریمەی کوڕی ئەبی جەهل، یەکی وەکو ئەبوو سوفیان 23 ساڵی تەمەنی پێغەمبەرایەتی دژایەتی پێغەمبەریان کرد، لە ئاخر ڕۆژەکانی ژیانی پێغەمبەرە ئیمانیان هێنا. پێغەمبەری خوا نەک نەیفەرموو کوڕە بڕۆن تازە تەواو تۆ مەویست بووی مەککە فەتح کراوە تازە موسڵمان دەبی، ئامێزی گەرمی بۆ گرتنەوە لە باوەشی گرتن. فەمووی خالید هەمیشە ئومێدی خێرم بە تۆ هەبووە، تۆ سەیف اللای مەدالیای زێڕی کرد بە گەردنیا، مەدالیای سەیف الله. ئەی عیکریمە یەخوا بەخێر بێ بە سەحابەکانی فەرموو لە پشتەوە تو ئەو خوایە کەس لەمەوە دووە باسی ئەبوو جەهل نەکا بە خراپە لەبەر دڵی عیکریمەی کوڕی، چونکە هەرچۆنێ بە باوکێتی نەوەکو دڵی پێی گەر بگرێ. بە ئەبوو سوفیانی دەفەرموو ماڵەکەی تۆ ڕێز لێ دەگرین، من دەخەلە دارە ئەبی سوفیان فەهوە ئامین، تۆ خاوەن دیوەخانی هەر کەسێ بێتە دیوەخانەکەی تۆ کەس دەستی بۆ نابە ئەگەر چەند خراپەشی کرد بێ بۆ ئەوەی دڵیان بداتەوە. ئامێزی دەکردن. واللهی دەبێت تۆی موسڵمان ئاوابی. ئەم ڕۆژانە الحەمدولله ڕۆژ بە ڕۆژ خەڵک بەرەو خوا دەگەڕێتەوە. ئای چەند شادمانم کابرا 45 ساڵە مارکسیە، بیری چەپە، لە کەعبەوە ڕسمی خۆی بڵاو دەکاتەوە فڵان کەس وا لە عومرەیە، هاتۆتەوە لە جیاتی چکولێت و شیرینی بەرماڵدا بەش دەکا بەسەر خەڵکە، کچە مۆدیری ناودەنەی گۆرانی بێژی ناودەنەی ڕوت و قوتی ناودەنەی خراپەیەکی زۆری کردووە، ئێستا بە یەک حیجابەوە دێ و لە موبایلەکەی بڵاوی دەکاتەوە. تو ئەو خوایە گوناه نییە بە ناوی دڵسۆزی بۆ ئیسلامەوە کوڕە بڕۆ 40 ساڵ 50 ساڵ لە گومڕاییدا بەسەر بدە تازە دەتەوێت خوا لێت خۆش بێ، ئەوە قەت ڕێبازی پێغەمبەران نییە. تخوا لە کۆمنتێکی جوانە بۆی بنووسە یا ڕەبی بەخێر بێ بۆ ناودینی ئیسلام، یا ڕەبی ئەو عومرەیەت قبوڵ بێ، یا ڕەبی پیرۆزت بێ، هەر هەمووتان بۆی بنووسن هانی بدەن وڵی یا ڕەبی ئەو لەچکت پیرۆز بێ. وەڵڵی هاتیە دنیایەکی نوێوە ئومێدەوارم بەختەوەری دنیا و قیامەت بی. خۆزگە مەلاکانی ئێمە مامۆستاکەمان لە جیاتی ئەم مەسوول و ئەو مەسوول دەچوونە ماڵی ئەو بەرپرسانە، ئەوانەی کە هەتا سەر ئێسقال مارکسی و چەپی بوون و ئێستا لە عومرە و ماڵی خۆ لەسەر بەرماڵ ڕوێنە بڵاو دەکەنەوە نوێژ دەکەن، خۆزگە چوونە پیرۆزباییان لێ بکردنایە. وتای یەخوا بەخێر بێ وەکو پێغەمبەری خوا ئامێزت بۆ دەگرمەوە، فرمێسک بە چاوتا بێت لە خۆشیاندا. ئەم دینەی ئێمە پێمان دەڵێ ئیسلام لە خواوە وەریگرتووە، میهرەبان بە میهرەبان، لێبوردە بە دڵساف بە. ئەگەر دینێک ئاوا نەگەی خوای پەروەردگار سزا نادا. بابەتەکە عەقیدەیە، هەڵی دەگرم بۆ وتاری داهاتوو لە خزمەتتاندا ئینشاءالله و داواکارم لە خوای گەورەی یا ڕەبی خوای ڕەحمان پێ بکەی بە گەورەی خۆت یا ئەڵڵا یا ڕەحمان یا ڕەبی خوای بەزەیت پێماندا بێتەوە. یا ئەڵڵا ئێمە تەنها دەرگای تۆمان هەیە، یا ڕەبی خوای خۆمان دەستپێرین بە تۆ، پاداشتمان هەنها لە تۆ دەوێ. یا ڕەبی خوای دینمان پارێزی، عەقیدەمان پارێزی، لەشمان پارێزی، منداڵمان پارێزی، سەروەتمان بپارێزی، وڵاتمان بپارێزی، میلەتەکەمان پارێزی یا ئەڵڵا. ئەی ڕەحمانی دنیا و ئاخرەت، یا ڕەبی خوای دڵمان پڕکەی لە میهرەبانی و خۆشەویستی. یا ڕەبی خوای گەورە ڕۆژی دوعا قبوڵ بوونە تو ئەو خوای بەڕێزان لە ناخی دڵەوە بڵێن ئامین، خوای شیفای نەخۆشەکان بدەی. یا ڕەبی خوای شیفای ئەو کەسانە بدەی کە مەعویز بوون لە دکتۆر و دەرمان و پەنایان بۆ دەستە بە دەست نوێژەکانی ئەم ئیماندارانەی براو خوشکیان هێناوە. یا ڕەبی خوای شیفای هەموو نەخۆشەکانمان بدەی. ئەوەی دڵ بەخەمە خوای دڵی خۆشکەی، ئەوەی لە قەوماوە خوای بێ بەهانایەوە، ئەوەی گرفتاری گەورەی هەیە و بەس بە تۆ چارەسەر دەکرێت، خوای خۆت بێ بەهانا و هاواری و یا ئەڵڵا یا ئەرحەم الراحمین. آمین یا مجیب السائلین. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.